إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خواهی گەورە دەفەرمێ وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين. ئێوە ناتوانن یەک شتێک بکەن ئیلا بە ئیزنی خواهی گەورە نەبێت، بە ویستی خوای پەروەردگار نەبێت. هەر شتێک ویستی خوای لەسەر نەبێت نابێت، ئەوەشی خوای گەورە بیەوێت دەبێت، کەواتە ئێمەی موسڵمان دەبێت ئەوە بزانین. بە پشتیوانی خوای گەورە ئینشاء الله ئەمڕۆ دەمانەوێت باسی خاڵێکی گرنگ بکەین کە لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە. ئەوش وشەی ئینشاء اللهە. ئینشاء الله نەک ئیشەڵڵا، ئیشەڵڵا نا، ئینشاء الله واتە ئەوەی خوا بیەوێت ویستی لەسەری بێت ئەوە دەبێت. لە حەدیثێکی صحیح داهاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەئجوج و مەئجوج کە لە نەوەی ئادەمی زادن بێگومان. ئەو سەدەی کە زوڵقەرنەین ڕەحمەتی خوای لێبێ کردوویەتی لە قورئانە باس کراوە لە سوورەتی کەهف، ئەو سەدەی کردووە. یەئجوج و مەئجوج پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموو ڕۆژێک لەو ڕۆژەوە کە سەدەکە کراوە حتا ڕۆژی قیامەتیش کە دێنە دەرەوە، هەموو ڕۆژێک ئەو سەدە هەڵێکەنن حتا نزیکە خۆر لیان بدات لەو کاتە لەسەر زەوین، بەڵام کەس نازانێت لەکوێن. خوای گەورە شاردوونێتەوە، هیچ کەسێک نازانێت شوێنیان کوێیە تا ئێستا. بەڵێ دەفەرمێ خەریکە تیشکی خۆر ئەبینن ئەڵێن هیلاک بووین بەیانی دێینەوە، هەڵی ئەکەنین بۆی دەرچین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەمسپێکەیان گەورەکەیان ئەوەی کە سەرپەرشتیان دەکا پێیان دەڵێ واز بێنن بەیانی دێینەوە. کە دێنەوە دووبارە وەکو خۆی قایم بۆتەوە و کوونەکە پڕ بۆتەوە، حەفرەکە و چاڵەکە پڕ بۆتەوە لە پێشتر بە قووەتر و بەهێزتر، هەم چاڵی دەکەنەوە بۆی کونیکەن و دەرچن. هەموو ڕۆژێک لەو ڕۆژەوە کە سەدەکە کراوە چەند هەزار ساڵە ئەوان کونی دەکەن خەریکە خۆر دەربکەوێ و تیشکی خۆر ببینن دووبارە واز دێنن. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتی ئەوە هات کە خوای گەورە یەئجوج و مەئجوج بێنێتە سەر زەوی کە ژمارەیان بێشومارە. یەئجوج و مەئجوج بە قیرائەتیشە یاجوج و ماجوج، هەردووکی دروستە و لە قورئانە هاتووە لە قیرائەکانی ترە. ڕۆژی ئاخر پێغەمبەری خۆشەویستە فەرمێ صلی الله عليه وسلم چاڵی دەکەن، حەفری دەکەن ئەو سەدە، ئەو پردە بە قووەت و بەهێزە، خەریکە خۆر دەبینن. ئەو کەسەی کە سەرپەرشتیان دەکات دەڵێ دەڕۆین ئینشاء الله بەیانی دێینەوە، چاڵی دەکەین ئینشاء الله بەیانی کە دێنەوە سەیرەکەن وەکو خۆی ماوەتەوە. ئەم جارە چاڵی ئەکەن و کونی ئەکەن و دێنە دەرەوە و ئەو وەزعە ناخۆشەکە ڕووەدا کە جومعەی ئینشاء الله تایبەت باسی دەکەین. وشەی ئینشاء الله کەواتە سبحان الله تەماشاکە بیر بکەرەوە بەهۆی ئەوەی کە وشەی ئینشاء الله تەرک دەکەن بزانە خوای گەورە چی سزایەکی داون. چەند هەزار ساڵە چاڵ ئەکەن و حەفر ئەکەن و کون ئەکەن هیچیان پێ ناکرێ، ناتوان لەو سەدە دەربچن چونکە ئەمری خوای دەسەرە. بەڵام ئەو ڕۆژەی کە دەڵێن ئینشاء الله بۆ بەیانی چاڵی دەکەن و دەردەچن. کەواتە وشەی ئینشاء الله زۆر گرنگە. سەدەها جار چەندەها شت ویستومانە بیکەین ئینشاء الله مان نەکردووە، خوا سزامانی داوە دەستمان نەکەوتووە. بۆیە بەردەوام بڵێ
إن شاء الله أو دكم إن شاء الله سبي ما نجتر صالتر إن شاء الله أو دكم مالي إن شاء الله إن شاء الله واتا أجر خوا بيويت ويستي لسري بي أو دكم شكون ناتواني يكشتك ببي إذن خواي قربك كواتا أو الشيء زور قرنقا خوشويستي خوا صلى الله عليه وسلم وكي إمامي عبد الله كوري عباس دا فرمي رضاي خواي لبي كافركان چون بولاي چەند جوولەکەیەکی شارەزا لە دین بۆ لای عالمەکانی جوولەکە وتیان محەممەد صلی الله عليه وسلم ئاوا دەکا و ئاوا دەکا شتێکمان پێ بڵێ کە بتوانین کارێکی وەها بکەین خەڵکی باوەڕی بە محەممەد نەمێنێ صلی الله عليه وسلم هاتن ئەوش کۆمەڵە شتێکیان پێوتن وتیان بڕۆن پرسیاری چەند شتێکیان لێ بکە بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو گەنجانەی ئەصحاب الکهف هاوڵانی ئەشکەوت ڕەحمەتی خۆیان لێبێ ئەوان چەند کەس بوون ژمارەیان چەندێک بوو و ئەوان بەسەرهاتیان چۆن بوو چیرۆکەکەیان چۆن بوو بڕۆ پرسیاری ئەمە لە محەممەد بکەن صلی الله عليه وسلم و پرسیاری ذوالقەرنەینی لێ بکەن و پرسیاری ڕۆحی لێ بکەن هاتم دیان ئەی محەممەد صلی الله عليه وسلم من سێ پرسیارەمانەیە هاوڵانی ئەشکەوت بەسەرهاتیمان بۆ باسکە چۆن بوو ذوالقەرنەین چۆن بوو بەسەرهاتەکەی ڕۆحیش چییە ئەو ڕۆحەکە لاوشەی ئێمەدایە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەیانی وەڵامتان ئەدەمەوە نەیوت ئین شاء الله نەیوت بەیانی وەڵامتان ئەدەمەوە 15 ڕۆژی ڕێک وەحی نەهات 15 ڕۆژ وەحی وەستا قورئان دانەبەسی بەیانی وتیان کوا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بەیانی لە ڕیوایەتا فەرمی ئاخر ڕۆژ وتی ئین شاء الله خوای گەورە وەحی ناردە خوارەوە سوورەتی کەهفی ناردە خوارەوە باسی ذوالقەرنەینی کرد باسی ئەصحاب الکەهفی کرد و لە سوورەتی ئیسرا باسی ڕۆحی کرد کە ڕۆح شتێکە بەس خوا دەزانێت چییە کەواتە ئاگادار بین بۆی خوای گەورە فەرمی ولا تقولن لشيء ئێمە جومعان دەیخوێنینەوە ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا مەڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم من بەیانی فلان شت دەکەم إلا أن يشاء الله إلا مەگەر بڵێ إن شاء الله واذكر ربك إذا نسيت هەر کاتێک خوات لەبیر چوو ذکر و یادی خوا بکە هەر کاتێک لەبیر چوو بڵێ إن شاء الله بڵێ إن شاء الله کاکە بەیانی دێوە فلان شوێن إن شاء الله دێم هەیە لە ڕووی نایە ئەڵێ گەر بڵێم إن شاء الله ئەڵێن دیارەمە ئیسلامیە نازانمە چییە ئینسان تۆزی عەقڵێتی هەبێ عەقڵێت بێدینەکان وا دەڵێن بەخوا گوێم لێ بێدینەکان بۆ بەکاری دەهێنن ئەوتا لە دەستوری ئەڵمانیا من چەند ڕۆژە دەستوری ئەڵمانیا دەستورێکەیە لە چلەکانە وازام دانراوە وشەی ئین شاء الله زۆر بەکاردێن گاوریشن ئین شاء الله زۆر بەکاردێن تۆ بۆچی پێت عەیبە خوا دەفەرمێ هیچ شتێک مەڵێ ئیلا بڵێ ئین شاء الله ئەمە دینی خوایە دینی ئێمە نییە کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیوت ئین شاء الله خوای گەورە 15 ڕۆژ وەحی لێ وەستان زۆر ناڕەحەت بوو کەواتە تەرکردنی وشەی ئین شاء الله عقوبەی بەدواوەیە سزای بەدواوەیە دڵنیابە وتنیشی خێر و بەرەکەتە چونکە تۆ ئیشەکەی خۆت هەموو شتەکانی خۆت بەخوای گەورە دەسپێری ئین شاء الله بەیانی هەفتەیەتر مانگێتر ساڵێتر پێم کرا ئەوە دەکەم ئین شاء الله کەواتە ئەیسپێری بەخوای گەورە چونکە ویستی خوا دەسەڵاتی خوا لەسەر هەموو دەسەڵات و ویستەکانەوەیە بۆیە هەموو کاتێک بڵێ ئین شاء الله ئەوەی خوا بێوێ دەبێ ئەوەشی نەوێت نابێت داواکەم لە خوای گەورە میهرەبان یا ڕەبی خوای لە گوناهکارمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه لحديثك صحيح بخاري مسلم داهاتوا یەکێک لە پێغەمبەرەکان سەلامی خوای پەروەردگار لەسەر خۆی و باوکیشی بێ کە سولەیمانی کوڕی داودە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خێزانی زۆر بوو سولەیمان سەلامی خوای لەسەر بێ لە چەند ڕیوایەتێکی صحیح بخاری غیرەوە هاتووە کە دەفەرمێ وتی سوێن بەخوا پیاوێکی بەهێز بوو خوای گەورە قووەتێکی زۆری دابوو پێی
خێزانێکی زۆری هەبوو سەلامی خوای لەسەر بێ فەرمی سوێن بەخوا ئەم شەو دەڕۆمە لای 100 خێزانی خۆم 100 هاتووە 90 هاتووە 70 هاتووە لە ڕێواتی صحیح بوخاری وانەدا سوێن بەخوا لەگەڵ 100 خێزانی خۆمدا ئەم شەو سەرجێیی دەکەم و ئەبێ هەر یەکێک لەم خێزانانم گەنجێک کوڕێک بهێنێ هەمووی سوارچاک بێ و لە پێناو خوادا جیهاد کە نەک بۆ کەسابەت نیەتەکەی ئەوە بوو 100 کوڕی خۆی ئەم 100 ئافرەتە ئەم شەو هەمویان حامیلە بن هەر یەکێکیان کوڕێک بهێنێ سوارچاکێک بێ لە پێناو خوادا جیهاد بکات نێتی پاک بوو نێتی بۆ خوا بوو بۆ پارە و ڕاوەدینار نەبوو مەلیک پاشا بوو پێغەمبەر بوو سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی خوا بوو بەڵام خوای گەورە شتێک کە فەرمانی لەسەری نەبێت قبوڵی ناکە لە هیچ کەسێک ئەو کەسە کە ئەم سەلامی خوا لەسەر بێ کە سولەیمان بوو ئەم سوێنەی خوارد مەلائیکەیەک لەگەڵی دابوو مەلائیکەکە فەرمووی بڵێ ئینشاء الله ئەم شەو ئەچمە لای خێزانەکانم ئەم 100 خێزانم هەر خێزانێکی کوڕێکی دەبێ و کوڕەکەش دەبێتە سوارچاک و لە پێناو خوادا جیهاد و تێکۆشان دەکا بڵێ ئینشاء الله پێغەمبەری خوا فەرموویە ساسم لە بیری چوو بڵێ ئینشاء الله لە بیری چوو نەک بە ئەنقەست لە بیری چوو بڵێ ئینشاء الله هەر 100 خێزانەکەم مناڵیان دەبێ و هەمووشیان سوار چاک دەبن و لە پێناو خوادا جیهاد دەکەن ئینشاء الله لە بیر چوو و نەسیە لە بیری چوو بەڵام پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەمە صحیح بوخاری مسلیمە لەگەڵ خێزانەکانیان سەرجێیی کرد لەم 100 خێزانەی کە سەرجێیی لەگەڵاکردن یەک دانەیەکیان حامیلە بوو ئەویش نیو مرۆڤی بوو نیو مرۆڤ نیوە بوو نیوە مرۆڤێکی بوو تەعبەن نەما ئەها سوبحان الله سەیریکە 100 خێزان نیو مناڵیان بوو یەکێکیان نیو مناڵی بوو یەکێکیان نەوەتونەی هیچی نەبوو هەر هیچی نەبوو لەبەر چی لەبەر ئەوەی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم سوێن بە ئەو خوایەکێک گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم ئەگەر بیوتایە ئینشاء الله سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت چووکە لە بیری چوو ئەگەر بیوتایە ئینشاء الله سوێن بەو خوایەکە گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم هەر 100 خێزانەکەی ئەو شەوە حامیلە دەبوو سکپڕ دەبوون و 100 کوڕیان دەهێنا بە پشتیوانی خوای گەورە دوای حەدی دیاریکراوی خۆی 9 مانگ و چەند ڕۆژە بەڵام چونکە تەرکی کرد وشەی ئینشاء اللهی نەوت خوای گەورە مەحرومی کرد ئەوەی کە ویستی سەری نەگرت بۆ لەبەرەوە ئینشاء اللهی واز لێهێنا کەواتە تۆ ئاگادار بە تۆ لە سولەیمان سەلامی خوای لەسەر بێ پاکتر و شەریفتر و بەڕێزتری خوا سزات نەدات ئەوەی کە ئەتەوێت بۆ جێبەجێ نەکا کەواتە ئاگاداری خۆت بە بەردەوام بڵێ ئینشاء الله ئەوە دەکەم ئینشاء الله ژندێنم ئینشاء الله شوو دەکەم ئینشاء الله مناڵم دەبێ ئینشاء الله ئەوە دەکەم ئینشاء الله ئەوە دەکەم خوای گەورە کارت بۆ ئاسان دەکات بەڵام سەدەها شتەیە ئێمە عقوبە دراوین سزا دراوین لەسەرەوەی کە نەمانوتۆ ئینشاء الله سولەیمان سەلامی خوای لەسەر بێت چونکە ئینشاء اللهی نەکرد خۆشەویستی خوا بوو بەڵام خوای گەورە ئەوەی کە ئەو ویستی بۆ جێبەجێ نەکرد ئەی من و تۆ چۆن بۆمان جێبەجێ دەکات بۆ من و تۆ چین لە چاو سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هیچ نین هیچ لە هیچ لایەکەوە نە لە ئیمانە نە لە دەسەڵاتە نە لە هیچ شتێک خاڵێکی زۆر گرنگەیە ئێمە ڕۆژانە سوێن دەخۆین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە پێی خۆشە سوێنی پێ بخۆن فإن الله يحب أن يحلف به خوای گەورە زۆری پێ خۆشە سوێنی پێ بخۆی بەخوای گەورە بەڵام خوا ڕقی لەو کەسەیە سوێن بە غەیری خوا دەخوات بە شەرەفە بە تەلاقە بە ناموسە بەسەری فلان و فلانە گۆڕی فلان و فلان ئەمانە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە ئەمە تاوانێکی گەورەیە کە ئینسان سوێن بە غەیری خوا بخوات شەیتان دێتە ناو دڵتەوە دەڵێ ئاخر خوای گەورە زۆر گەورەی نابێت سوێنی پێ بخۆی نە ئەوە قسەی شەیتانە
خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە پێی خۆشە سوێنی پێ بخۆی کە ئێمە ڕۆژانە سوێن دەخۆین خاڵێکی زۆر گرنگەی ئاگاداری بین پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتوە ئەفەرمێ من حلف على يمين فقال إن شاء الله فهو بالخيار إن شاء أمضى وإن شاء ترك فلا حنث عليه أما لصحيح سنن نسائي هاتو خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک سوێنی خوارد وتی إن شاء الله ئەوە بۆ خۆی مخەیەرە چۆن ئەمە زۆر گرنگە ئاگادار بن والله إن شاء الله أو دكم والله إن شاء الله أو ناكم والله إن شاء الله لقلت أنايا دوايش بخد آزادي أتواني لقل يا بروي أتواني أو إيشبكي يا نيكي بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم قناح بار نابي سوينكت بشكيني كفارتي شل سرنية والله إن شاء الله ناتم على فلانكس دواي برو كفارتي لسرنية بس بلي إن شاء الله بس إمامي عبد الله كوري عمر لأثرك الصحيح ده هاتو ده فرميه أجل بياوك سيوني خوارد آفرتي سيوني خوارد وتي إن شاء الله أو كفارتي لسرني بلان بومر جي إن شاء الله كلا قل سيونا كابي نك يستعلم والله إن شاء الله ناتش مع الفلانكس شو ساعات عليهم عفوا عليهم ناتش والله ناتش مع الفلانكس دعي شو ساعات عليهم إن شاء الله نا إخوة يكسر لقل سيونا كابي جابوية إن شاء الله بابا كارز بينين زور والله إن شاء الله أبي مال إيمة أقدر عيشنا روي احتيادية كفارتي شلة سرني وجناح بارش نبي بس أقدر إن شاء الله نكي سوينا كتشكاند أبي كفارتك يبدي بوي وشي إن شاء الله زور جنجات شنو مهمة شنو جرينجا تو أقدر سوينش بخوي سوينا كشت بشكيني مادام إن شاء الله تكدو جناح بار نبي كفارتي سوينش شلة سرنية وبيغمري خواه صلى الله عليه وسلم أفرميه فيرمان دكات إن شاء الله بكن بوي كفارت نكويت السرطان كواته درسته سوينكت بشكيني أقل لحالتك جاري حزقي سويني بخوي لسشتك بس أترسي بشكي بونمنا إن شاء الله كيش لقلابك أقل نيش ترساي بها مانشيو بويا وشي إن شاء الله لبيد مكان هر سوينك تان خواه لمولا هاول بدن خوتان فيركن والله إن شاء الله فلان شتكم والله إن شاء الله فلان شتناكم لقل خيزان تا تورا أبي لقل منالي خوتا لقل دراوسي وخزم وبرادرة كسوين أخوي إن شاء الله بك أو كاتا سوينكش بشيني آساي وكفارة لسرني إن شاء الله بويا زور أغداري أم خالب نكوتا إذا ضليم وشي إن شاء الله تان إن شاء الله لبير نجد هيج كاتك أو خير وبركة يا قوريا لو أنا زور بما نمشتما نزاني بيه ئاگاداری بین ئەم شتانەی کە باسمان کرد یەئجوج و مەئجوج سزا دەدرێن لە ناو سزادان چونکە ئینشاءڵڵا تەرکەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 15 ڕۆژ وەحی بۆ نایە لەبەرەوەی ئینشاءڵڵا ناکە سولەیمان سەلامی خوای لەسەر بێ لەبەرەوەی ئینشاءڵڵای تەرک کرد لە بیری چوو خوای گەورە یەک مناڵی پێ نەدات لە 100 خێزان کەواتە ئاگاداری خۆت بە ئێمە لەوانە پیرۆستر و چاکتر و مبارەکتر نین إيما لبيشترك إن شاء الله زور بكين بإذن خواي قول اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني دعوي دعاي خير عن كدو يا ربي خوايا هيمني وآرامي غلات من بباريزي خير وبركة وخوشي وشادي برجيني بسر معنا خوايا يا مردو كان من ببهشتي بانو برين شادكي لأقري دوزخ بدوري عنكي يا ربي خوايا دعوات لي أكين من خيت بهشته ولا عقري دوزخ بدور من كي لدينك خود شعر زمان كي خواجان آخر من بخير بجيري كاتب ما مريني خود لما راضي بي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.